بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتەوە مکاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتی ئەوەی زێدە خۆشەویست دەگەمەوە. تەوەری ئەڵقەیەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک، حکومڕانی دروست چۆنە؟ تۆی هاوڵاتی پێت وایە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیانە بکە؟ بەراورد بکەین لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەیەک لە دوایەکەکانی ئەم حکوومەتە لەگەڵ حکوومەتی عێراق چیمان بۆ دەرەکەوێ؟ سەرۆکوەزیرانی عێراق دوای ئەوەی کە لە ئەمریکا دێتەوە سەردانی شارێکی وەکو بەسڕە ئەکا، سەرجەنشتی پارێزگاری بەسڕە ئەکا و لە کارەکەی دووری ئەخاتەوە، یاخود بەڕێوەبەرێکی پۆلیس لە کارەکەی دوور ئەخاتەوە، قائیدێکی عسکەری سەرکردەیەکی عسکەری دوور ئەخاتەوە. هەندێک بڕیاری حەساس و گرنگ لە کاتێکە لە ڕۆژانی ڕابردوو وەکو بینیمان شێوی و ئاژاوە نراوەتەوە و دەستگای حکوومەت سووتێنراوە. بۆ نمونە لە هەڵەبجە دوجارە بینین بە تەلەفۆن بۆ نمونە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پرسیاری وەزع و بارودۆخی شاری هەڵەبجە ئەکا و ئەڵێ بەکوێ گەیشتووە و ئێمە بەدڵ لەگەڵتانین. ئەبێت چۆن بتوانین ئەم بەراوردە بە شێوازێکی تەندروست لە ئەرزی واقعا جێیکەینەوە، چونکە نابێ نە بە عاتیفە و نە بە زۆرە ملێ ئێمە بڵین حکوومەتی ئێمە زۆر باشە و حکوومەتی بەغدا خراپە، یاخود بە پێچەوانەوە کازمیمان لێ ببێتە کابرایەکی زۆر سەرڕاست و ڕاستگۆ و حکوومەتی خۆشمان پێ خراپ بێ. ئەم پرسیارە بۆ ئێوە بەجێ هێڵم، ئەڵێم ئایا فعلەن ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەم دوو دەسەڵاتە بۆی دوور نەڕۆین، بۆی ئەم حکوومەتە بەراورد نەکەین بە حکوومەتانی دنیا، بە وڵاتێکی دراوسەی بۆ نمونە وەکو تورکیا یاخود وەکو ئیمارات، وەکو وڵاتێکی ئەوروپیش تەنانەت واقعی بیر بکەینەوە و واقع بینانە مامەڵە لەگەڵ ئەم دۆسێ بکەین، چۆن بتوانین بەراورد لە نێوان حکوومەتی عێراق کە حکوومەتێکی فیدرالیە لەگەڵ حکوومەتی هەرێم کە حکوومەتێکی هەرێمیە چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکەن. معلومی هەموو لایەکە مناڵێکی ساوا تەمەنی نەگەیشتوەتە ساڵ و 2 ساڵ یان 3 ساڵ ببورن، ئەگەر تا 10 ساڵیش بێ لە سۆشیال میدیاوە داوای بینینی سەرۆکوەزیرانی عێراقەکە لە ماوەی 24 ساعات سەرۆکوەزیران ئەیبینێ. تا چەند ئێمە دەسەڵاتدارانمان نەکە سەرۆکی حکوومەت بەڵکو تەواوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدەم خەڵکەوەن و لە نێو خەڵکدان و ئامادەن خەڵک ببینن. ئەو پرسیارە بۆیەوە جێهێڵم لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین. بەڵام یەک داواکاریم هەیە، تانیا لە چەمچەماڵ یەک داواکاریم هەیە، تکا ئەەکەم با لە تەوەر لا نەدەین، تکا ئەەکەم باسی خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو مەکەن، تکا ئەەکەم باسی ئەوە مەکەن کۆمەڵ بۆ بەشدار نییە لەم خۆپیشاندانانە، چونکە قسەمان زۆر لەسەر کردووە. با بەرنامەکە بە خێر و خۆشی تەواوکەین ئینشاءڵڵا، بۆی خوا نەخواستە دەنگمان دەرنەچێ پێکەوە. ئێوەی بینەر زۆر خۆشەویستی منن، گومانم نییە ئینشاءڵڵا ئێوەش منتان خۆش ئەوێ، بۆیە بە سەلامەتی کۆتایی باڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵک بێنین. تانیاخان وەرەگرم لە چەمچەماڵی ئازیزەوە. سڵاوی خوا لە تۆی بەڕێز دادەتانیا. ڕاستی سەبار بە تۆرەکەتان لێ خۆشیتان لێکەم. بەڕای من حکومڕانی دەبێت پێویست بۆ میلەتەکەی دابین ئەو کارەبا خزمەتگوزاری بۆ میلەتەکەی دابین وەگەم حکومەتی خۆمان نابێت موسا بڕێتەرێت قەیرانی غاڵدێنێت سەرە قەیرانی موسایانە بەڵاوت نە حکومەت. بەڕای من ئەمانەی حکومەتین بەس بەناو حکومەتن. بەڵێ یەک پرسیارێکم لە کۆمەڵ هەیە لە پەرلەمانی کوردستان، هیوادارم هیوادارم وەڵام بدەنەوە بۆچی پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی موچەی خانەنشینیان ڕەت نەکردەوە. هیوادارم وەڵامەکەشی وەرگرم. دەستی خۆش بێ، سوپاس بۆ پەیوەندێکت خاتوتانیا. وەڵاهی من وەڵامم پێ نییە بۆ ئەو پرسیارە بەڕاستی، چونکە من خۆم پەرلەمانتار نیم هەتا وەڵام بدەمەوە و ئەو پەرلەمانتارە بەڕێزانە
لاپەڕی فەرمی خۆیان هەیە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەتوانن وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بەڵام دڵنیا بم پرسیارەکەت ئەگەێنم. کاک بەختیار وەرەگرم لە شاری سلێمانی. مامۆستا مەحموود کاتت باش. هەموو کاتت باش کاک بەختیار گیان. دەستخۆشی لێکم داوای تەندروستی بۆکەم لە خۆی تەبارەک وتەعالە. زۆر سپاس دەکەم خۆی گەورە لێ ڕازی بێ و زۆر مەمنونی جەنابتم. مامۆستاکیان حکومڕانی زۆر پیرۆزە جام بە چوار کەلیمە با لە وەختەکەت نەگرم و بۆی ئاری دوامنی زۆر لە وەختەکە نەگرت. جارێ ئەم خۆپیشاندانانە لەسەر ئەساسی لایەنێکیان تەرەفێکە خۆپیشاندان ئەبێ خەڵک بیکە ئەبێ حیزب نەیکە نە کۆماڵ نەیە گرتوو نە ئەبێ شێتی تیابێ ئەبێ ئاسایشی تیابێ ئەبێ پێشمەرگەی تیابێ هەموو غەدی دەکراوە. کابرایەکە تۆ لەو گۆڕەی ئێستا لێرە بە من دەڵێت فڵان و فیسار و خۆپیشاندانەکەم و حەقی خەڵک کاکەشە من تێرە بەسە تێرە بە جەنابتم کا خالی چاوشین 50 ملیۆن دیناری هەبووە یاوێتی بین کاخالی خۆی مەتی کاکە 150 ملیۆن ماوەتە خەڵک ملیارەها دیناریان لایەتی کاکە خەڵک یەکیشی ئەوێت پاشەڵی پاک بێت خەڵکی وەتەنی بێ خەڵکی بە ئەزمون بێ خەڵکی چارەسەری چێتی خەڵکە لەبەرەوەی هیوادارم و داواکارم نەگرنەوەینە و عەبدوڵڵاه کەس خۆی نەکا خەڵک ئێستا ئەگەر بینێ مامۆستاکیان احترامم بۆ خۆنەرەکانی فڵان و فڵان و فڵان ئەگەر خوێڕەیە لەو گۆڕە بچێتە سەر جادەی خەڵک دوای ئەکەوێت لەبەرەوەی خەڵک برسیە خەڵک سەعدای لەکراوە خەڵک لێیراوە خەڵک کرێخانی پێنیە خەڵک پارەی ناخواردنی شوێنەجا لەبەرەوە کەس خۆی نەکا بە تاحەجی مەسەلەکە نە کۆمەڵ و نەیە گوت و نێ فڵان و نەی شێتی و ئەبێ شێتەکان لەپێش هەموو کەسێ پارتیە چاکەکان ئەبێ لەپێش هەموو خەڵکێک ببێنە سەر جادا داواکارم کەس لە پارتی ئازادی گاعدە نەکاو بەناوی ئێمەوە ئێمە خەڵکی من برای بچووکە عەقیدەم و خاوەنی خسێ خۆم و هەموو کوردستان منە ناسیە و خاوەنی خەباتێکی زۆر 40 ساڵ پێشمەرگایەتیم ئەبێ شێتەکەی من لەپێش هەموو خەڵک پێش سەر جادا جا داواکارم حکومڕانی زۆر خەتەرە حکومڕانی کاکە شتێکی کە کورد ناچێ لە حکومڕانی کاکە کورد چەند ساڵی حکومڕانی تو 22 ساڵەوە فەشەلی هێنا بزانە عەرەب مەبەستم عەرەب مەبەستم ئیسلامە لە زمانی ذاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا کەی کاکە حکومڕانی کردووە کاکە ناچینیە کاکە ئیشەکە ئیشی خۆیەتی ئەوە تا کاگەین هاتەوە ئەمەی سەرۆکی وەزیران لە ئەمریکا لە بەسڕا لایە و مەحافظ کێ دیوێتی بە مەحافظێ بە مدیرعامێ بە هەتاکو ئەم وڵاتێمە بە تەمای شەخص و خەڵک بینی ئیسنا بەهیچ نابێ دەستخۆشی لێەکەم 1 ملیۆن جار خوا بێەوەی کا مامۆستا مەحموودیان خوا بێڵێ بۆ ئەم خەڵکە. تۆ برای گەورەی کاک بەختیارگیان زۆر سپاس دەکەم خی گەورە لە تۆش ڕازی بێ ئینشاءڵڵا. فەرزەندە وەرەگرم لە شێخان. هەموو کاتت باش کاک فەرزەندە زۆر سپاس. زۆر بەڕێزی مامۆستاگیان مامۆستاگیان تێدایە ئاماژەی بۆ کرد کە ناوی کۆمەڵ نینی برا بەڕێزەکەم بە بڕۆ بە قەناعەت ئەم قسەت لەگەڵ دەکەم من مستەخۆری لە ئەنگلیزی ئەم دەسەڵاتم کەسە لە هەموو بەشدارە بەزنەوەکەم بە کۆمەڵ داوە بڕوا بکە لە دوای نێشووە مستەفا کە ڕۆی یەکەتی پارتی حساب نێشووە مستەفایان بۆ مامۆستا عەلی باتریەکان برا بەڕێزەکەم والله ئەو قسەیەکەم کە من سەربازێکم لەم دەسەڵاتم بڕوا بکە ڕێزێ زۆر بۆ مامۆستا عەلی باتر دادێنێنە مامۆستا عەلی باتر زۆرس نەپاشەوە کتا لە کۆمەڵەکەم بە ئەلویسی هەبێ کە ئێستا کاتی کەوتنی ئەم حکومەتە هاتووە بە قەناعەتە برا بەڕێزەکەم خەڵکی کوردستان لە زاخەوە بۆ خانەکەی هوای دەستماوە لەسەر کۆمەڵی ئیسلامی هوای مامۆستا عەلی باتر ماوە کتا لە جنابتانەکەم بە مامۆستا عەلی باتر ئەلویسی خۆی دەبڕێ باشکەرا و با ئەمە هیچ نەبێ ئەمە جاریکان با تزگیری خۆی بۆ خۆکچەندان کوردستان بە دەبڕێ و بڕۆتە ناو جەماع بڕوا بکە خەڵکی زۆر هیواداری کۆمەڵ بەتایبەت ئەم جارە بێتەوە بە قەناعەتە بێتەوە ئەگەر نەبێتەوە یەکەم بێتە دوێنێم کوردستان ئەمە خۆم یەکێکم کە متەخۆری ئەم دەسەڵاتەم کە ئێستا متەخۆری بڕوا بکە بە خۆم خانەوادەکەم دەنکەوان بۆ کۆمەڵە ئەگەر تکایەکەم با کۆمەڵی ئیسلامی هەروێستی هەبێ کە ئێستا تاکەوە هاتەوە ئەم حکومەتە لەناو بڕوا حکومەت خۆی وابانمانەکە دەبێت تا بگە من نماوەم باوەرم من یا بنەسەر حکومە
برابر زكام حكمتي في حالي كما حكمتها والله قسم بخوايا برسواني لنا أم خطي زوز ساكر بريوبا سكاكم دوباره سكاكم ما مستعبرزم قوم الإسلامي شيني خويا كي خويا لم حكمتها والله بالله وبالله يكتي بارتي وندرس بكم الإسلامي قال لكم الإسلامي أثناء فاسرة وأيضا أو يدكم الإسلامي بدن لم حكمتها بله أنت كانت نعطينا كم تستوتون فلو الرزمان يبو ما مستعلباتي دوال خواهي دورة تملك تسافر كما يدريز بيه زۆر سپاس بە ناوی جەنابی مامۆستاوە سڵاو ڕێزم بۆ جەناب و خانەوادەی بەڕێزت زۆر سپاس خوا لەگەڵ خواحافیزت بێ کاک هاوار وەرەگرم لە چەمچەماڵ کاکە ئەم کاتەوە باش هەموو کاتت باش کاک هاوار گیان بەڕێز قوربانم کاکە وەڵایی وەک لێ لەم کەناڵانەی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئەمڕۆ خۆپیشاندان بوو لە چەمچەماڵ شارێتر هیچ کە پامێرەکان نایە ئەو هینانە بگوازێتەوە ڕووماڵ و شتانە بکات نازانینەوە هۆی چییە ئیسە لەسەر شاشەکە من پێشەوەی بێمە بەرنامەکە نووسرا بوو کە گوایە هێزە ئەمنیەکان تەقیان بەسەر خۆپیشاندرانە کردووە وەڵاوا بوو بە بێگومان تەقەیە زۆریشیان کرد و بەڵام ئەمانە ئەوە کاک هاوار پامنێری لێ نەبێ و معلوماتە ناگات ئێمە دڵنیا بە هەغوا ئەو شتانە نەخێ ڕاستەوخوا لەوانەیە مەسەڵەن سەیریکە کاک هاوار بۆ نمونە تۆ لە سوچێکا وەستاوی لەوانەیە پامنێرەکە لە سوچێکی ترا بێ بۆیە تۆ نەیبینی ئەجینا دڵنیا بە لەگەڵ خەڵکایە ئەرە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشەڵڵا خزمەتتان براکەم زۆر سپاس سەرکەوتوو بن ئینشەڵڵا کاک نازم وەرەگرم لە شاری سلێمان کاک نازم براكم سلام عليكم سلام ورحمة الله وبركاته سلام عليكم خصاص فسلامت صبارت بپرسیارەکە تامبێ بەڕێزم حکم ڕانیم شارە بەتەنیا ئەم حکومەتە بەڕێوی نابە بەڕای من ئێوەش بەرپرسیارن وەکو کۆمەڵ ئیسلامی بەڕاستی بەرپرسیارن بەڕاستی لای خۆی گەورە بێ جوابنەوە سبینی ئێوەشە بێ جوابنەوە مامۆستا عەلی باپێ بێ جواباتەوە يعني باقر ناكري ما حد شاوريه بين بلين حكومته أم لا أنا نيتر أو لا نيتر يوش برسن بو أنا سجادة بو لقلب خوكي نابن بو شاورين شتيك بيت أنجا دفل برنبلن إيمي شيء بو يستنا يعني براسي شاوري تشينيو كاك نازم حكومة ديت كي شيء تشينيه بلا برسالك اللي كم بوجدان والله ما ديتوا فرمو هەرچەند ئەمە محکەمە نیە من پرسیار لە تۆ بکەم بەس وەڵایی پێم خۆشە یعنی فزوڵێکم هەیە حەزەکەم بزانم جەنابەت دەنگدەری کۆمەڵ بووی بالتأكيد چەندە دەنگم پێ بەس الحەمدولله تر إن شاء الله جارێکی تر ئەو پەنجەم إن شاء الله قەت مۆر نابێ بۆ هیچ لایەنێک نەک بۆ پێهۆش دەنگم ماوە بەوانە پێشت کەوانی کە دەنگم پێوە پێی مرتاح بووم لەوەی کە ئیشان کردووە ناڵم چیان نەکردووانی کە من دەنگم پیاون ئیشان کردو هاوتایسی چیانی شەر وازیێناوە بەڵام بە حقیقت من جارێکی ئەو پەنجە نابم بۆ مرەکەبەی کە بێتەوە بۆ کۆمەڵ بە هیچ شێوازێک جارێک دەستی بۆ نابم لەبەری ئێستەیەوە پێویستمان بە ئێوەیە باشە کاک نازم کۆمەڵ نەکوێیە باشە یەک پرسیارێکی دەستخوا ئێستا لە هەموو دنیای خۆپیشاندان کە ئەکرێ هیچ کاتێک حیزب و سەرکردە و خەڵک وانە پێشی خەڵک نەکەوتەوە خەڵک بۆ خۆی خۆپیشاندانی کردانی بۆ نمونە لە تونس کە خۆپیشاندان کرا کابرا خۆی سووتان ئەلەوە ئیتر هەڵگیرسا خۆپیشاندان ینی بۆ ئەبێ مەسەلەن حیزبێک پێش خەڵک بکەوێت بۆ باشە برێ ئاریدم باشە قسەکە زۆر جوانە برێ ئاریم قسەکە جوانی یعنی ئیلا ئەبێ خەڵک بسووتێ خەڵک بمرێ پێشا خەڵک بەشدار بووین ئێوە دەست پێ بکەن با ئەمیرەکەمان دەست بکە سەیری برات فێرکەیەکی گەورە ئازانێ باوە دەست بکە کاک نازم ئێمە لەگەڵ سووتان و مردنی خەڵکانین ئێمە لەگەڵ سووتانی دەوائیرانین ئێستا لە هەڵەبجار دائیرەیەک سوتاوە کۆمەڵ ئەوراق لەگەڵ یا سوتاوە ئەمە کێ لێ بەرپرسە ئەمانە ئەم حکومە لێ بەرپرسە ئەوە تاوانی حکومەتە من لەگەڵ ئەوەیە بەڵام تۆ لەسەر جادە هەست کەسێک لەگەڵ تۆیا بوو با نەچێ بەزاکیترا هەست کەس بەردەگەڵگە با بگیرێ هەست کە دەچی بر بۆ ئەردەکە بەردەگەڵ با بگیرێ با بە تۆ وەرە بۆستە لەسەر جادە بۆستە من نامم بسۆ شەڕم بۆ بکە وەرە وەکەو خەڵکە لەسەر جادە بۆستە دوێنێ پێرێ خۆپیشاندانکراوە بۆ نایەن بۆستن لەسەر جادە بڵان ئێمەژین ئێستا وەرە سبەینە کەکرا ئێوەشی تیانین وەڵڵی ڕائەماڵێن والله كومر إسلامي رامضي والله بارقي كومر جسوتيه والله حموتان بيقدر رامضي
وانەزانە سبینی بێن و بڵێن ئێمە لەگەڵ خەڵکای ئێمە دەنگی خەڵکین وڵی ئێستەیان سبینەدان نییە ئاگاداریەوە بن. باشە کاک نازمگیان زۆر سوپاس پەیامەکەت گەیشت سوپاس بۆ ئاگادارکردنەوەکەشت. کاک محەممەد وەرەگرم لە سۆرە کۆیە کاک محەممەد. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. كاك محمد جان خوشي برنامج. سپاس دەکەم کاک محەممەد برنامج لێ دەکەم زۆر بەڕێزی سپاس دەکەم. وای ئێمە دەربارەی بەڕاستی و خۆپیشاندانە ئەو خۆپیشاندانی ئێستاکە کە دەستێت خەڵک هەمووی بە ئاواتەوە ئەو ڕێمە لە ناو دێت بەچی لە نادەچێت بڵێ و نەڵێی ئەوانە بەستە کاتونە بەستەک لە نادەت باشە ئێمە پشومان بە حیزبەکان خۆشە بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە بێنە سەرزادە ئێمە ناڵێین جارێ بەستەک دەڵێن بەش کرد ئینشەڵڵا بە ڕێتیاوانە شکرم نانە هەموو حیزبەکان بەرداری کرد هەموو حیزبەکان نەک تەنها نەوەی نوێیان تەنها حیزبێکی دیاری کرا ئێمە چاومان لە دەستی بەڕاستی حیزبە ئیسلامیەکانە بە تایبەتی یەکگرت و بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵ چاومان لەوانەیە کە ئەوان بڕێنە سەرزادە و بۆ ئەوەی سۆز بە خزمەتەدا بدەن خەڵک گلەی بەڕاستی لە حیزبە ئیسلامیەکانە لە دووسۆزی لەبەر ئەوەی تایی لە دەستیانە یعنی بەڕاستی ساتە پرسیارێک لەو برادەرە کرد دەنگدەری چی دەنگدەری چێ بوو دەنگ بە کۆمەڵدا وەڵڵاهی دەنگم بە کۆمەڵداوە منیش دەنگم بە کۆمەڵداوە بەڵام ئەوها بڕوە ئەوها بەو شێوەیە سز بێ و هەست تەمەشاکە لە دوورەوە وەڵڵاهی ئێمەش لەوانەیە جارشتر دەنگ بە کۆمەڵ نەدەینەوە حزبێکی عیلمانی تەمەشا دەکەی دێتە سەرزادا کە ئێمە لایەن دیمان تۆزەکەیە سێما خۆشە ئیسلامیەکان هەمووی پێکەوە بە یەک دەست خەڵوێت وەرگرت کەسی ئەو حیزبە ئیسلامیەکان هەر خۆیان ماتەکە نادێ هاتۆن دەبێت بەڵێ کاک محەممەد هیوادارم کۆمەڵی ئیسلامی هەڵێز وەرگرێ بەرامبەر ئەو بشێن دەستخۆش دەست و چاو خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد گیان دایکی محەممەد وەرەگرم لە قەڵاتزێ. ئەلۆ بەڵێ دایکی محەممەد ڕای دەستخۆشی زۆرتان لێ دەکەم دەستان خۆش بێ بەڕاستی بەرنامەکەتان جوانە سپاس دەکەین من وەڵامیشم بۆ هەموو کەسانەوەی بۆنەوەی بۆ هەموو ئەوانە ئێمە من دەنگدەری کۆمەڵم بەڵام لە خۆپێشاندەرەکانیشدا بەشداری بوو خۆبەوەی نییە کۆمەڵ ڕای نەگەیاندوە کەسانی کۆمەڵی بێ و یەکگرتو بێ و ئەوەکانی کە بێ هەمووی پڕە هەموو هێنانە هەموو بێ ئاوە بەس ئەو بەرپرسانە بۆ خۆیان باشتر دەزانن یەک قسە بکەن ئیسلامیەکان بیکەن بە سەر ئیسلامی و حەدمانی بەڵام دەستخۆشی بۆ هەمووتان ئەگەر بێت و ئەو مەلایانە و ئەو سەرکردانە دەمزگەنجەکانەوە بانگەوات بکەن ئەو حیزبە بەعید و سەعاد ناکە بە ئەو حیزبە حەدمانیانە بزانن کە لە هەموو کاتێکیدا پێویستیان بە ئیسلامیەکان هەیە ئێمە هەر وەکو وان بێنان و بێ ئاوین دەکوتی لە هەولێرەکانی دەکەم بەڕاستی ئەو موسڵم لەوێ زۆرە بەڵام چێ خەڵکەکە لە ترسی کوشت و کوشتاری ناوێت دەنا هەمووی پڕە هەمووی بێنان و ئاوە وەکو یەک ناعەدالەتی هەمووی پڕ کردووە بەس داوا لەخوا بکەین چۆن سەدامی بۆ لە ناو بردین ئیشاڵڵا ئەوانە توان ئەوا بۆ لە ناو بەرێت ئینشاڵڵا دەستخۆشیتان لێ دەکەم و بەرپرسەکانیش بۆ خۆیان باشتر دەزانن بەڕاستی خەڵکەکە پڕە ئەگەر لە مزگەوتەکانەوە هاوار بکری بەعید و سەعاد ناکە دەستان خۆش بێت. دەست خۆش دایکی محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە ساغ بن ئینشاءڵڵا. کاک حوسێن لە سلێمانی. کاک حوسێن کاکە گیان مەرحەبا. کاکە گیان مەرحەبا سەرچاوم باشی براکەم زۆر مەمنونم سپاس دەکەم خوا گلەی یەکمەیە لێتان لە خزمەتتاین خوا عاجز نابن نەوەڵڵا کاکە گیان لەوەتی خۆپیشاندانە بێت
ئێوە خەریکی ڕاضە و تۆپۆپێن و کۆبنەوەی لاوەچین و پیاوتە نادا ئێوە بۆچی دەنگتان نییە؟ بەڵێ یعنی بینە سەد جادە مەبەستت نەبا بەخۆشە بمێت تەلەڤیزیۆنەکەدا من ئەو ڕۆژەی کە خۆپیشاندانە بێەوە هیچ پیشان نایەت هیچ. کاک حسین وڵا هەفتەی ڕابردوو بوو خۆپیشاندانێک کرا لە هەولێر ئێستا ژۆزام کەرەستەکان وەرنەگیراونەتەوە هێزانەکان دەسەڵوانی چاوە بەم نەبیەوە هەموو لایەنەکان لیانە سەرزێت بە پێوەش دەنگتان بێ برای بڕێن ئێوە یەکگرتو نییە ئێوە یەکگرتو هیچ دەورێتان نییە هیچ. ئەی چی بکەین باشە بڕای تۆ؟ وەڵا دەنگتان بخەنە دەنگ پاڵ ئەمی لە تەداماوە قڕ بەسەرە. بەڵێ پەیامەکەت گەیشت کاک حسین جان زۆر سپاس دەکەم کاکە گیان لە خزمەتین سەر هەردوو چاو قسانە عاجزی بۆچی وەڵا لە خزمەتە اینجا تۆ قسەی جوانت کرد کاک حسین ئەڵێی بێنە پاڵ خەڵک ئێمە وەڵا لە پاڵ خەڵکین ئەوە برا بە ڕێزەم کاکی دەرهێنەر ئەڵێ لە دوێنێ لە سەعات 5 بۆ 6 ئێمە ڕاستەوە خۆ گاسومانەتەوە ئەی وەڵی تر پێیان هەرۆنی بۆکرێ چالاکوانی مەدەنیشمان بەشدار بووە کا عەبدولخالق ئەوە چالاکی مەدەنیشمان بەشدار بووە لە خۆپیشاندانەکە ڕۆژنامەنووس چالاکی مەدەنی کێمان لەگەڵە کاک فەرەیدون لە سلێمانی کاک فەرەیدون کاکە گیان فەرموو کاک فەرەیدون گیان باشی گیان برای بەڕێزی سپاس دەکەم لە خزمەتە کاک محمود گیان وەڵام من هەر ئەوەندە بەزناسان دەڵێم بەڕاستی ئێمە بە 4 ساڵ کەرەبێک هەڵبژاردنمان هەیە بەڵێ لەم هەڵبژاردنەکەدا ئەتوانی ئێمە لە هەڵبژاردنەکانە دەتوانین ئێمە سەوتی خۆمان بدەین بە لایەنێکی ئۆپۆزیسیۆن بۆی بتوانێت حکومڕانی ئەم وڵاتەکە وایە کەسێک سیرەکەی سنفە ئەکات سارێک و ئەکاتەوە تۆ سارێکەکری ئەگەر سارەکە خراپ بوو سارێ ئەم سفێکە خۆیەکەیتەوە بیدەی بە گۆڕینی سارەکە بەڵێ بەڵام ئەگەر سارەکە لە ڕۆژی بدەیت و نەیدەیتە گۆڕینی سارەکەت ئەوە بەڕاستی بۆ خۆت تاوانباری ئەم خەڵکەی ئێمە بەڕاستی بۆیە تاوانبارە لەبەر ئەوەی کە 4 ساڵ کەرێک هەڵبژاردن دێتە پێشەوە ناچێت سەوتەکەی خۆی بدات بە کەسێک کە بتوانێت بەڕاستی حکومڕانیەکی دروست و ڕاست و دروستی کات بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بگۆڕێت. ئێمە بۆیە لێرە ڕای دەگەێنم لە کەناڵە بەڕێزەکەی بەڕێستانەوە ڕای دەگەێنم لەم کەناڵە بەڕێزە ڕای دەگەێنم دەڵێم ئێمە ئەتوانین بۆ خۆمان حکمی خۆمان بگۆڕین بە دەنگدانێکی دروست هیچی کە لە ڕێگای خۆپیشاندانی تۆ نەبێت ئەتوانین لە ڕێگای جێکدانەوە بەڕاستی ئەتوانین ئێمە حکمی خۆمان بگۆڕین. دەست و چاوت خۆش کاک فەرەیدون گیان زۆر سپاس بۆ جەنابەت لە 6 ساڵ بێخۆ باوکی عەبدوڕەحمان وەرەگرم لە شاری هەولێرەوە. السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته. سنة الله خواهي قول الله وكارم خواهي پروردگار او دو متساوت زوانا زیاد بکاتنونه او دو متساوت زوانا او من المحلمة خواهي پروردگار مفضلك ان شاء الله. زور ممنوني جنابتم خواهي رازي بيارب. والله كان محمود شعب بالنسبة حكم رواني دروس سونا تماشتك انه اگر بقرين نصر آيات القرآن بيرست خواهي پروردگار ليك لا اتكذب فرمي محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم. بلان بداخل تماشتك يعني استاك اوانيك خوان بشمن كوتي پیغمبر رضوان صلى الله عليه وسلم توزوتيشن بلان بالمسلمانان بلان من المعلم بلان بير دجمناني خداو پیغمبر صلى الله عليه وسلم. اگر ما براستي اوز اتثابتن نابي بس قليلة ازدش اسلام ياخد
کەسانێک بکەینکەوە کەسانێک بکەینە پاڵنەر یاخود بکەینە هەدەف لەوەی ئەوان لەناو بچن و خوا نەخواسا کەسانێکی تسلۆک و یاخود یعنی تێنەگەشتی لە مانای ژیان باسێنەوە لەبەریان بەڕاستی وەسع دروست بووە دەستی هەر هەمووان تێدایە خوای پەروەردگار دەفەرمێ ئەو وەسعەتان و ناگۆڕم حتا لە نەفسی خۆتان گۆڕانکاری نەکەن تەماشاکەین بزانین ئایا هەر یەک لە تاچی ملەتی کورد بەعام ئایا بزانین ئەو خاس و کەوتمان خواردنمان ڕزق پیاکردنمان لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا ئەو حرامای کە دەرخوازی مار و مدارەکانمانی دەدەین دوعا قبول دەبیتن خوا مشتری عن پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی کە وحی لۆ هات ئەو 23 ساڵی پێغەمبەرایەتی تەماشاکەینێ بە یەک دەقینەوەی ئەو ملعید و کافرانە يعني بكافر الإسلام ولا نكجراينا يعني كتاوي بانجواسي خويا كافرستي كذي كشتار عندنا نبوة هم آشتي بوا. البيغمبر صلى الله عليه وسلم كان يدعي حرب ولنا وبردن وتيك دان وأشتانه كذا. البيغمبر صلى الله عليه وسلم هرتم وسيتي كذا كوا نرمو عليه من الدين قايد بروتجار بآسيهم لنا رالكين. بلام كسانك بداخل يعني الذين نجشتنا لما هو الخوان دانشتنا طبعا بو فلان كاس ناكس زاده بو فلان كاس اول ناكس ايا غلط بغلط صار صدق شو خوي يقول بقى كان خوي بردقار هدايتي اما بدات من كم زاد اللهم امين خوي بردقار اجل افسر كذا انا شيء وانا هدايه يا ربي خوي هدايتي عندي اجل يا ربي خوي اي شغل اليوم اللهم امين السلام عليكم ورحمه الله وبركاته وعليكم السلام ورحمه الله وبركاته باشا عبد الرحمن بري زور سپاس بو پەیوەندێکت کاک محەممەد وەرەگرم لە سەید صادق. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. أم كاتب باش. أم كاتب باش كاك محمد جان. زۆر سپاس مامۆستاگیان. وەڵام ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ هەیە بۆ بەتایبەتی بۆ خودی خۆت. سپاس دەکەم زۆر مەمنونم. بۆ هەموو با بڵێن بۆ کەناڵەکەشتان بۆ کەناڵە بەڕێزەکەشتان دەستان خۆش بێت. زۆر مەمنونم خوا لێ ڕازی بێ. بەس کۆمەڵێک لێم هەیە وەڵاهی ئەگەر ئەمریکایی خینە سەر چاومان. لێ بگریت. هەردوو چاوم. زۆر سپاس. بۆ قەزەی کاتی انتخابات کاتێکە دەنگدانەکرێت لایەنی ئۆپۆزیسیۆن هەم بە گۆڕان و هەم بە یەکگرتووی ئیسلامیەوە هەم بە کۆمەڵی ئیسلامیەوە ئەمان گلەی ئەەکەن ئەڵێن لە انتخاباتەکانە یەکێتی و پارتی با بڵێن تەزویرمان لێ ئەکات دانگەکانمان ئەدرێت کورسەکانمان با بڵێن زیاترە و کەمترمان بۆ حسێ بکات. ئێستا من بە بڕوای خۆم ئێستا کە شەقامە بینم با بڵێن کە خەڵکێکی زۆر زۆر کەمیێتە سەرجادە لەو قەنەعەتەم یەکێتی و پارتی تەزویر ناکات یعنی حەقی خۆیان هێنن لەبەر کاتێ کەس نایەتە سەرجادە لەوانێ بڵێن گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوو تەزویر لەوانەکەت بە گوێرەی ئەو دەنگدەری کێدە سەرجادە و ئەو خەڵکی گلەی ئەکات با بڵێن ڕێک وایە یعنی بیستە بۆ شتێکی واقعە. ئەیترەوە شتێکانی بە دیارچاوی کەسە ناتوانێ حاشای لێ بکە تۆ سێرەکە یعنی کورسێک پێویستی بە 25,000 دەنگ هەیە لەو قەنەعەتانی وی شارێک 25,000 کەس هاتێتە سەرجادە یعنی یەک کورسی هات بێت ئەمە شتێکی یعنی بەڵگەیەکە کە یەکێتی پارتی لۆ ناچێت تەزویرکەن حیزبەکانی ئۆپۆزیسیۆن یان ڕێیەکەون یا خۆیان تەزویرەکەن ئەمە ڕێزمێ بۆ هەموو دەنگدەران چونکە خۆمی یەک ملانی دەنگم بە ئۆپۆزیسیۆن داوە. ئێستا زۆر زۆر ینی پێم ناخۆش ئێستا مامۆستا عەلی بابیر بن پێم ناخۆشە لێرە ئاوا دەبکەم ینی کەسێکی خۆشەویستە ڕێزیە لە من مامۆستا سەلاحەدین باڵێن برادرانی گۆڕان ینی پێم خۆشە لەسەر بێنە ناو خەڵک یعنی داوا بکەن ئەو خەڵکە بێتە سەرجادە لایەنگرەکانمان بێ ئەگەر خۆشمانی با لایەنگرەکانمان بێ ینی بە عالەمی ئەفتا لە تەلەڤیزیۆنەوە بۆ کاک شاسوارەوێ ئەوێرە بێتە سەرجادە ینی ئەمان نەتوانن لە کەناڵەکەش بە داوا لە خەڵک بکەن. ئەمە ینی شتێکی زۆر زۆر ناخۆشە ینی تاکە ینی زەدی کابراتی گشتیان سەرڕۆژیشان سپی بووە ئیتر ینی بەرژیان بەرە کۆتایی ڕۆ خەڵک چی بکە ینی نەمەعاشێ نەموسێ بێ ئەو پیاوە گەورانەی با بڵێن کە پێشەوای کۆمەڵە حیزبی ئۆپۆزیسیۆنن لەوێرە شتێکی وا بڵێن ئێتە خەڵکی داما بێتی پێ خۆی با بە کوشتوی بەخوا هەر کەس ناوێرێ ینی چێ بەسەر قەبرەکەیت بچێتەوێتە دوای مەیتەکەیت تا خەڵک چی بکات. جوان ینی وا خۆشانی ئەوانە ئەو پیاوە گەورانە با بڵێن کە وەکو سەرکردەیەکی سیاسیوان لە شوێنی خۆیانەوە داوا بەجە لایەنگرەکانیان ئەگەر خۆشیان نێنن ناو خەڵکەوە کاکسوان بە هەر وەکو زەدی کابرا خۆیان هاواتە بڵێن کاکە لایەنگرەکانمان داواتان لێکی 5 کورسیمەیە 100,000 دەنگ کە 50تان بێتە سەرجادە ئەو کاتە بزانێکە چی ڕوادە ینی وەز ئەوان نابێت. بەڵێ دەست خۆش بێ زۆر مەمنونم. کاک محەممەد جان زۆر بەڕێزی خوا لێ ڕازی بێ خوا ئاگادارت بێ یاخوا. کاک محەممەد لە کەڵەکچی
السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەست خۆش دەکەم مۆستاگەڕێ سپاس دەکەم کەتمەتان دەخوازم انشاءالله. زۆر مەمنون بۆ جەنابەت سپاس دەکەم. مامۆستا بەڕان حکومڕانی دروست لە ئیسلامەوە دەبیە بکەیت بەرنامەی ئیسلام بێتە خوێندنەوە چکۆ دیتگمان خەلیفەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن حکومڕانیان کردووە. بۆ نمونە عومەری کوڕ خەتاب فقير وهجار نبي عمر كر عبد العزيز عن خليفه كان في رمضان صلى الله عليه وسلم همو يعني حكم رانيك دروستو قبل الرؤية همي ناحية كانوا يعني حكم رانيك يدرس كذوا بلا ميساه ما علمانيا كان خوان براسي ناحية إيماني وإسلاميا داقة باش بس بس هو غربو بو زي خوان وبو مصلحة خوان الشعب يعني توسان دقوا بهمي ناحية كوا اوان بس قريتيان اخويا كان بو ناحية خو بشاندان برايم خو بشاندان لكردستان هيك كارثة كيمياء او خو بشاندان كراسي اسلامية كام وكو كوماليا قلت خو بشاندان ايش بكان درون كواني بإرهاب وبتيرور قلم زان خو بشاندان حل سيك شاطر خو بشاندان دكت او شو خو قوراني كردوها قوراني سنتين يوتاي قورين كا قورين قوران شاطر جريكو سيتنا ساشقام كوري خلي دتا كوستم بالاش وبيشول اوش بيشولا وبشاندان كردستان الا هيزي وكو لوان بقواتر بيتن اوان لنا ونكو اوان بهب اخو بشاندان وساشقام حبيش برمان بيتن شيخ روش خلي تشقام ويتينك تايتر داوا كان جبدينا كراوا داخل اخو بشاندان لكردستان لا شك لا طب عامه اخو بشاندان نيه او نبي بهيزا اذا نبي تنفسها هذا كوسله ده كمان مصاص كتب ان شاء الله سپاس دەکەم کاک محەممەد زۆر بەڕێزی لە کەلەکسیۆ سپاس بۆ پەیوەندێکت خواکە دارت بێ باوکی زەهرا وەرەگرم لە شاری هەولێر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. برای گەورەم ئەمن وەکو ئاوارەی ئیران وەکو کەسێک هەموو ژیانم لەناو پارتی على اساس پێپەڕیە دەمێ ئەو شتەی بگەینم یعنی گۆڕینی حەزب جورئەتی دەوێت پێم وایە دەبی ئەمە ئەوەندە جورئەتمان هەبی بڵێن کاکە غەڵەتمان کرد کاکە لە هەڵبژارنەکەیمان غەڵەت بوو کاتێک کە ئەمە مەسەڵەن ئەتوو وەکالەتی دەدەیە کەسێکی دەبی هەموو مەسئولیەتش لەسەر خۆ قبول بکەیت کاکە دەبی ئەمە بینە سەر دادێ بڵێن کاکە ئەی هاوان ئەمە غەڵەتمان کرد پارتیوێکێتی ئەو کەسە نینە کە ڕازبوونە لە دێرمە ئەم 16 ساڵ ئەوەرە ئیران بووی 26 ساڵ ئێستا پێشمەرگەمە یعنی تو خوا چ زەمیرە قبول دەکەم بچم لە خۆپیشاندەرێکی بدەم کات دیارێکی لە ژیفاندانیە وەچی من وایە نا وەکو عەسکەرێک ئێستاش پێشمەرگەمە بەڵام یعنی زۆر احتیاجیە بەداخەوە یعنی ئەو حیزبانەوە هاتێ گەیشتینە کە ئەمە کۆیلەی وانین کاکە بەشەر خوای گەورەی بە ئازادی دروستی کردیە نازانم بە چه حەدێک دەتوانن خەلکی بکەنە کۆیلە پێویست ناکە کەس کۆیلەی هیچ حیزبە بیت ئەمن لە 2000ەکان دەنگ و دەری پارتی بوویمە هەتا 2010 دواتر کۆمەڵ ئەکۆنت گۆڕان دەچوو دەنگم لە گۆڕان پاشە هەنجینێ کۆمەڵم پێ باز بوو دەنگم دا کۆمەڵ پاشەنجی کەسێکم پێ باز بوو یعنی ناکرێت برێی لەبەر ئەوەی کەوە ئەمن دەنگدەری گۆڕان بووم یان پارتی بووم یان کۆمەڵ بووم یان هەر حیزبێکی دیکە بووم هەتا قیامەت ئەو حیزبە ڕاستە کاتێککە غەڵەت دەکا کە هەڵبژاردن لە بۆ چییە ئەگە قەوڵی پارتی هەر دەنگ بداتە پارتی یەکێتی هەر دەنگ بداتە یەکێتی یعنی هەڵبژاردن لەبەر چ لێت بکرێت بەڵام یەک پەیام هەیە لە بۆ ئەو برانم کەەوە ئاگام لە دلی وان هەیە لەناو هێزە ئەمنیەکان واللهی هەمومان یەک شتمان دەوێت باوەڕکەن مەسئولی زۆر زۆر گەورەش کە ناتوانم ئێستا ناوینم هەر ئەوەی دەوێت کەوا دلی من سو دەیەوێتن هەمومان یەک شتمان دەوێتن یەکەم زار خوا بەخواچی حەقا دووەم شت هەمومان دەوێت خۆشتر بژین هیچ کەمان ناوێت کاکە یەک لەیشم هەیە داواتان لێ دەکەم ئەگەر شاسوار شانی ئەوەی نییە گەورەی و خۆپیشاندەران بکە سەرپەرشتی خۆپیشان کاکە پێشکەون ئەدی پیاوی مرد لە بۆ کەنجی نییە کاک مامۆستا عەلی باقی لە بۆ کەنجی خۆی کردیە ئەمە ئەگەر مردنێک ژیانێک لە بۆ خوای ژیابین لە چ مردنێک بترسین کە بتنەوکن خوای سەرمان بلند بکەن زۆر زۆر سپاسان دەکەم لە کاتشم زۆر سپاس بۆ جەنابەت باوکی زەهرا لە هەولێرەوە زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاک سعید وەرەگرم لە شاری سلێمانی.
عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. قربان الله يقبل من يتهم هي بو جناب ما مصا علي باقي بله وابو مكتبي سياسي كومالي إسلامي وابو أندامو الهنجراني بله يعني المملكاتي قال خوشبور روانشات كان يشروعنا بيدن بخلقي مدني وبالهنجراني قران وهمو خلقي وحواري على كل بياوي مات بله او كاتا ابي او مرداتي او كاتا كخلق او دروس وما مصعد باكير ابي اوان لبيزنس يا كومالي اسلامي ومكتبي سياسي كان مصعد باكير شو النهامتي كزورتي النهامتي اصابه العلم اللي هاتوا ام كاتيا ما مصعد باكير كتبته او انفياوي نتوي كاتا اجر ما مصعد باكير بس لتلفزيون اجي خوت انا وهيش كان اول شيء تلنا بس بلد دائما بدأت سرايا لفاكي أزادي ما وصع البلدين التاريخي هي وخطي بشركة كردستان لسن أم وصع لا لسن هزار كذكور بيته وكاكا إذا الخلق أنداموا لأنجراني كومالي إسلامي يقرتوا إسلامي بسوس نوي إسلامي بوغلي لنوي مية أكن لشاطواري أكن أجد ما مصع علي بابي بيه خلط بشاطواري شوية ما مصع علي بابي لكي بس من شيب كم خوي بيتن كردوا فرق إسلام هيش فرق لبين معارضة ولبين قرآن متشين فاتيانا كان هيش فرق ثانية زور بي خلقي أول جزاني أنا من أنجل كان يكون موجودات يكاكا تكايا ما وصا جام تكايا دورة دمكاكا أوني اللي تبقى يسيبة توي في يسيبة فيها يمتى كذغواتيكا لمن دوائي موكي كمن حكمتي هريان متشين فاتي قرآن دوائي متانا دوائي هموش الرد بواني دوائي من ما مصعيباتي لنبوتي كاكا وشي دەبێت بە کۆمەڵی ئیسلامی بەمەوانێ زۆر سپاس بۆ جەنابەت کاک سعید سپاس بۆ پەیوەندەکەت خاتو لەیلا وەرەگرم لە شاری سلێمانی هەموو کاتت باش زۆر سپاس بەرنامەکە لەسەر خۆپیشاندانە نەوەڵا لەسەر حکومڕانی دروستە حکومڕانی یاخەری شەقام گەرمە بەهۆی خۆپیشاندانە بەڵێ داستەکەی مرۆکە ئەوەیە بەڵام دانازانم لە بەرنامەکەی تۆ لە لای ببینیم زۆر بەباشی بەرچاوم نەکەوت بەڵام خەڵک کە خۆپیشاندانەکە چێ بڕوای بە خۆپیشاندان ماوە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی بڕواتان بە خۆپیشاندان ماوە خۆپیشاندان لەکوێ ئەکەن لە سلێمانیەکەن بارەگاکانی سلێمانیە سووتیانن بارەگاکانی هەڵەبجە ئەسووتیان کە خەڵکی هەژاری تیا ئیشی پێیەتی لێرە دەنگ کۆ ئەکرێتەوە ئەو بوو 6 دانە ڕۆژ لەبەر دەستی سەرا خۆپیشاندان کرا بۆ خزمەتی لایەنێ ئەم هەموو دەنگەی کۆکردۆ دەنگەکە چی لێ کرد بەزی خزمەتی پارتی پێکا کە پارتی دەستی گرتووە بەسەر هەموو جنگەکانی کوردستانە ئیتر کێ بڕوای بە خۆپیشاندان ماوە ئیتر کێ ئەم خەڵکەیانی ئەو خۆپیشاندانانیشە کە ئەکرێ حەد دەستی لایەنێکی دەسەڵاتداری ئەو لای لە پشتەوەیە بەس لەبەر ئەوەی ئەم منتیقەی سلێمانیە بشێوێنێ و خەڵکەکەی زیاتر سەرگەردان کە یعنی سەیرەکەی لە دووهۆک بارانێگە بارێ ئەو نە ملیۆنی بۆ تەرخانە کرێ خەستەخانەیە لە هەولێر ئۆکسجینی لێ بڕێ ئەو نە ملیۆنی بۆ تەرخانە کرێ بەڵام وەکو سلێمانی پەیوەندی نەبێ بە کوردستانەوە وەکو لە دێگەڵە بەمداوە شاری وڵاتێکی تر بێ عەسڵەن خۆیان لێ شێوریوە ئیتر کاکە بۆچی یعنی وەڵاهی کۆمەڵیش ئەگەر خۆی بە موسڵمان نەزانێ ئەگەر لایەنگیری هەیە ئەگەر ئەو کارە بکەن ڕەنگە خۆی گەورە سزایاندا چونکە ئەم دەنگا ئەگەر خۆپیشاندانیش کرێ بۆ خزمەتی لایەنێک و ئەکرێتەوە ئەویش کە پارتیە ئەیسە گۆڕانەوەتانێ هەموو بینیمان چۆن بوو بە خزمەتکاریان ێگە گۆڕان دەم کاتە وای نەکردایە قەت پارتی نێتوانێ و دەسەڵاتە بەکاربێنێت بە تایبەتی بۆ زۆنی سلێمانی بۆ زۆنی سەوت بۆ منتیقەی گەرمیان بۆ شارە زور بۆ هەڵەبجەوتانە گەشت و هەڵەبجیان چی لێ کردووە کێ زەرەری کردووە ئیلا فەقیر و هەژار و خەڵکی هەژار نەبێت کێ زەرەری کردووە تکایە وەکو ئێوەی کە خۆتان بە موسڵمانەزان ئیشەڵڵا هەمومان موسڵمانین بەڵام تۆ ئەو خۆیە بەڕاستگۆیانە بە ویژدانەوە هەواڵەکانتان بگەیەنن با خەڵک لەوە زیاتر سەرگەردان نەبێ ئەگەرتانەوێت ژیان خۆشکەن بە خۆپیشاندان ناکرێت بەوە لەکرێت کە هەموو کەس کۆ ببێتەوە بە یەکدەنگی بە دڵپاکی نەوەک لە بەرژەوەندی لایەنێک هەڵبسن بیانەوێ لایەنێ هەرس پێبێنن بەخۆ هەرسی پێ نایە چونکە بۆ نمونەی سەدیەوەیەکێتی هەرس پێبێنێ خۆیانی ئەمەنە لایەنگیری هەیە ئەوتانێ هاتووە کە شاسووریان چی لێ کرد وەڵا حەز ڕۆژێ بێ سەریپانەکەنەوە لە بەردەرکی سەرا ئەگەر بێت و چێتە بەردەرکی سەرا سەریپانەکەنەوە
تکایە بە ویژدانەوە بە ئەم کوڕی خەڵک نەکوژرێم با ئەم میلەتەوە زیاتر سەرگەردان نەبێ خۆ پیشاندان سوودی نەماوە ئەو کەسانش کە تەلەفۆنەکەن بۆ نمونە لایەنگری لایەنێکن بەڵام باشمان ئێمە هەوڵمانە لە 2013 ژیان زۆر خۆش بوو بەڵام خەڵک هەوڵیا ژیان خۆشکە ئەوە بوو ئەڵێ هەوڵمانە ئێمە خۆڵان زۆرمان بوو خەڵک زۆری بوو هەوڵی بۆ زیاترە ئیساوا کەمیشی لە دەستیا و هیچ دەسەڵاتێکیش نەماوە دەستخۆشی لە تۆی بەڕێزەکەم یا خواستەکەوتوو بن هەموو لایە دەستیوانی پای گەورە. زۆر سپاس بۆ جەنابەت خات و لەیلا دەستخۆش. کاک ئازاد وەرەگرم لە ئاکرێ. السلام عليكم ورحمة الله. سلام ورحمة الله وبركاته. باشی برد. باشی کاک ئازاد زۆر سپاس. سلامتی ممنون عزیزی میبرم. لە خزمەتتان فەرموو. لەدەر بەرز پەیامێک من هەیە بۆ حزب ئیسلامی هەرێمە کوردستانی. بەڵێ. چەند خۆی پارلەمانی دەرواز بن شتێک بوو شعب درستی راستی ناکردن. يعني هرتك حزب إسلامي كردستان برلماني يعني هر يداشتك دوبة برلماني برجماني خلقي دا يويا راستا خوش زانن يعني رسنو كان زورية دنك يعني حكت تسكير ديفيجن أو خو كان هو مسألة مزايدة وهي راستا برجماني خلقي دا عندك روبورتا يكون كان عندك يكون كان بو برجمانده خلقی کردستان ملت نامشاوره راستی از چندین ساله و چندین خول پارلمانی درواز بن یعنی چطور راستی اینو که کردن پارلمانی دا که خلق یعنی دستخوشی نوان حزب اسلامی بکرد راستی یعنی از پارلمانه یادی اوکو چطور که میزانم یعنی چطور بجه اصفاهی بکم راستی میداریم چطور که نایتا چونکی ریگرم برانبر از چطور که از بیجن هیچ تایی بوگی خلقی بوگی ملت داده کرن چون میداریم حزب اسلامی خود کنه ایک رأی پارلمانی دست کار خود کش نبا دیگه دست خود کشا و گل خلقی ببنیم گل حاوتی ببن دیما در خط ایجا هر شکل قوة بسید شواده که جوان یعنی که پیکر چیزا راستی پارلمان یتشولا چی پینای تکرن هنده ساله هم دنگ تخو کم تنگی دنگ چی فوجا بولین راستی ممنون باشه بشین یعنی من خوشحال راستی چطوری مادر بتکلم حزب اسلامی یعنی زور عالمی اخنه الهی یعنی اسلام وقت بازر بدید راستی یعنی مروبت اراده هبید یعنی فقط علی وفی راستی بس خوشی راستی بس طور لازم از کندی هستید بکار بینید حزب اسلامی چطوری ممنونه بکن بخل که به مقدسان راستی صادم مقدس خلقی کردستان بسلمان يتناول يعني زور الناظم خمس وثلاث جيران خاصة وعد عبوري السياسي تبعات زۆر سپاس کاک ئازاد بۆ پەیوەندیەکەت سەرکەوتووبی کاک مستەفا کۆتا پەیوەندیە. السلام عليكم قال محمود. سلام ورحمة الله کاک مستەفا جان. دەستخۆشین بۆ جەناب و هاوکاران و سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس بارد بەو ماسەکەی دەتان داوات حکومڕانی دروست چۆن دەکەیت دارێکم حکومڕانی دروست ئەوەیە حکومڕانی لە کوردستان و لە هەموو جیهاندا بە کەڵە پیاوان دەکرێت نەک بە کەرە پیاوان ئاشان لە شەک ئیخوا حاکمێ بۆ دادگەری کەسکێ چونکە هەدەف لە لاریتەوەی پێغەمبەران خواپەرستیە پاسام دادگەری کەسپاردن و سەبارەت بە بەڵێ کاک مستەفا کاک مستەفا داخرایەوە ئەزانی بۆ نەما پەیوەندیەکەی کاک دابان هەستەکەم وەحدەی پێنەما وەڵا خۆزگا بۆیتە کردەوە دەستە خۆش بێ قەی ناکە باش تا داوای لەبردنی لێکەین چکە تەسەورەکەم وەحدەی پێنەما بۆیە داخرایەوە. سپاس بۆ پەیوەندەکەت کاک مستەفا. ئەو کۆمنتانە خوێنمەوە کە هاتوون بۆ تەوەری هەڵقەی ئەمجارە. فاخر برادۆستی ئەڵێ حکومڕانی دروست و تەندروست لە هەرێم بوونی نییە. حکومڕانی تەندروست واتە خزمەتکردنی تاک بێ جیاوازی ڕەنگ و زمان و ئاین و بیرکردنەوە. شاد هاوراز نووسیوێتی ئەوەیە حکم بە قورئان و سونەت بکەی
کەوسەر ئەحمەد دەڵێ حکومڕانی دروست واتە ئەو مافەی خوای گەورە دایناوە بۆ مرۆڤەکان لیان زەود نەکرێت وڵکی وڵات بە یەکسانی دابەش بکرێت. یاسین حسین دەڵێ حکومڕانی دروست بریتیە لە حکمی ئیسلام و ئەو شریعەتەی کە خوای گەورە دایبەزاندەوە بۆ مرۆڤەکان. هێمن محەممەد نووسیوێتی حکومڕانی ڕاست و دروست بریتیە لە دزی نەکردن لە سامانی وڵات. ڕێدین تەوێڵەی ئەڵێ حکومڕانی دروست ئەوەیە لەسەر بنچینەی شریعەتی خوا و پێغەمبەر درودی خوای لەسەر بێ حکومڕانی بکرێت. ئەحمەد محەممەد دەڵێ حکومڕانی دروست ئەوەیە حکوومەت ئەوەی باشە لە خزمەتگوزاری بۆ میلەتەکەی دابینی بکات نەک لەبەر بەرژەوەندی تاکە کەسی بێت. ئەیاد محەممەد دەڵێ حکومڕانی دروست ئەوەیە حکوومەت لە بەرژەوەندی میلەت کار بکات نەک شەخسی و حیزبی. ئارا محەممەد دەڵێ حکومکردن بە شریعەتی خوا هەموو کێشەکان چارەسەر دەبێت. شڤان مەحموود نووسیوێتی حکومڕانی سەرکەوتوو تەنها ئیشکردنە بە قورئانی پیرۆز و ئیسلام. سۆران سەلیم ئەڵێ حکومڕانی دروست تەنها لە دەستوری ئیسلامدایە. مامۆستا عیسا هەرکی ئەڵێ حکومڕانی باش و دروست دادپەروەریە. سەرهەد مەلا قاسم نووسیوێتی لەم وڵاتە وێرانەیە هیچ کات حکومڕانیی باشمان نەبینی لە سایە ئەم دوو بنەماڵەیە کە حکمی ئەم هەرێماکەن. سەلام فەتاح ئەڵێ حکومڕانی دروست واتە پێدانی مافی تەواوەتی میلەت بەداخەوە لەم وڵاتە مافەکانمان لێ زەوت کراوە حکومڕانی کەوتوەتە دەست کۆمەڵێک دز و گەندەڵ. عەزیز محەممەد دەڵێ حکومڕانی دروست یەکسانی خەڵکە بەرامبەر یاسا. عمەر محەممەد دەڵێ حکومێکی دادپەروەر بێ جێدانە بەرژەوەندی حزبی. جاسم محەممەد دەڵێ حکومڕانی دروست ئەوەیە کە هەموو مافەکانی خەڵک دابین بکرێت بە بێ جیاوازی. سۆران خالید نووسیوێتی پێویستە داهات بە یەکسانی دابەش بکرێت بە یەک چاو سەیری هاوڵاتیان بکرێ و شارچێتی نەکرێ. محەممەد ئەحمەد دەڵێ حکومڕانی دروست تەنها لە ئیسلامدا هەیە. پەیمان عومەر دەڵێ حکومڕانی دروست ئەوەیە کە دادپەروەر بیت لەگەڵ میلەتەکەی خۆتدا. هەروەها خاتون ناسک عەلی نووسیوێتی وەکی کۆمەڵ و یەگرتو نا بێدەنگ یەک قسەی لەسەر ئەو دۆخە ناکەن. حاجی عەبدولقادر نووسیوێتی حکومڕانی دروست ئەوەیە واریداتی هەرێم بۆ میلەت سەرف بکرێت نەک بۆ کاک عێرفان و جیرفان. سەید بورهان نووسیوێتی حکومڕانی نابێ هەتا حکمی قورئانی پیرۆز نەبێ. دلێر دەروێژ نووسیوێتی کەی حکومڕانی درایە دەستی من دەزانم چۆن بەڕێوەی دەبم ئێستا هیچ ناڵێم. ناسح بەرزنجی نووسیوێتی حکومڕانی تەندروست دواتە بوونی سیستم. بوونی سیستمی ژواتە سەروەری ئاسا و دەسەڵاتداری شەریف. محەممەد ئیبراهیم نووسیوێتی تا کورد ماوە لە سایەی ئەلمانیەتدا حکمی تەندروست نابینێ. بەڕێزان دیارە ئەو بەشەی کە هاتووە بڵین بۆ تەوەری ئەڵقەی ئەم جارە چکە هەندێک لەو بەڕێزانە بەڕاستی جاری وا هەیە گلەییمان لێکن ئەڵێ کۆمنتی ئێمە ناخوێننەوە. ڕۆکان عەباس نووسیوێتی مختصەر مفید میلەت بەخێوکردن. محەممەد ئیسماعیل نووسێتی حکومڕانیەک دروستە سوال بۆ گەلەکەی بکات نەک گەلەکەی بکاتە سوالەوە. وڵایتر کۆمنتەکان زۆرن بەڵام ئەوەی کە گونجاوە بخوێنرێتەوە لەسەر شاشەی کەناڵی پەیام من ئەوانەتان بۆ خوێنمەوە چونکە بەشێک لە کۆمنتەکان گونجاو نین. بەرحاڵ کۆمنتەکان بەشێکی ئەڵێ بۆ بەشدار نین لە خۆپیشاندان. ئەو قسانە بەڕاستی کاتی خۆی هەیە. وەلحاصڵ خۆشەویستان ئەمە زوبێرگەردی نووسێتی خەڵک بەگشتی لە ژێر سایەی بحەسێتەوە. عەلی ڕەشیدیش نووسیوێتی ئین الحوکم ئیلا لله ئەمەڕ ئەلا نەعبودە ئیلا ئیاه مخلیصینە لەه الدین ئین شاء الله. خۆشەویستان و بەڕێزان دوانگەی خەڵکتان پێشکەش کرا. سوپاسم هەیە بۆ هاوکارانم سواس بۆ ئەوەی بینەر ئێوەمان خۆش ئەوێ هەمیشە بە خەندە و بە بزەی سەر لێو پێشوازی لە یەکترەکەین هیچ بغز و حقد و چینەیەک با بەرامبەر یەک هەڵ نەگرین. سپاس کە بینەر و بیسەرم بوون تاڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.